فەڵەستینی لە لەندەنەوە لەگەڵمانە دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بن خۆشحاڵم لەگەڵمانی دکتۆر چۆنە ئاوا بەریتانیا گەشتە و قەنەعاتی کە دان بە دەوڵەتی فەڵەستین نابنێ ئەمە دەوەستێتەوە سەر کات و دەبوو ئەمە لە کاتێکدا ڕووی بدایە کە ئەو کاتێک کە ساڵی 75 ساڵ لەمەوە پێش بەریتانیادانی بە دەوڵەتی ئیسرائیلدا نادەبووایە ئەو کاتە با بڵێن بەریتانیادانی بە دەوڵەتی فەڵەستینیش بنایە ئەو ساتەشی کە سایکس بیکۆ واژۆکرا ڕێکەوتنی سایکس بیکۆ دەبووایە ئەو کاتە ئەم دان بەو دەوڵەتانەدا بنرایەنەوەک دابەشکرا بەنایەکە دەوڵەتی کوردستانە و دەبینین کە فەڵەستینیەکان لە بەریتانیا کەمپین و هەڵمەتێک ڕۆژانە بەرپا دەکەن بۆ ئەوەی پشتیوانی لە دەوڵەتی فەڵەستین بکرێت و کۆتایی بەو کوشتار و جینۆساید و برسێتیە بهێنرێت کە لە غەزە ڕوبەڕووی دەبنەوە و بەریتانیا و نۆ وڵاتی دیکەش پێکەوە لە یەک کاتدا دانیان بە دەوڵەتی سەربەخۆی فەڵەستین ناوە. زۆر باشە دکتۆر بۆچی پێش 7 ئۆکتۆبەری ساڵی 2023 بەریتانیادانی بە دەوڵەتی فەڵەستینە ناخۆ کێشەی فەڵەستین هی ئەمڕۆ نییە ساڵانێکی زۆر و خۆ دامەژە پێ من پێم وایە چونکە ئەو گفتوگۆیی کە لە حکوومەتەوە هەیە یاخود ئەو قسە و بابەتانەی کە باز دەکرێت سەبارەت بە پرسی فەڵەستین جیاوازە. پێشتر ئەگەر بکرایە مەبەستیان لە ئاشتی نەبوو مەبەستیان لەوە بۆ کە دەوڵەتی فەڵەستین بەرپا بکرێت یاخود ڕابگەێنێت بەڵام لە دوای 7 ئۆکتۆبەر دانان بە دەوڵەتی فەڵەستین لە پشت ئەوەی کە دەیانەوەی دەبێتە دەوڵەتێک مەبەستیانەوەیە کە ئاشتی بەرقەرار بێت و کۆتایی بە جەنگ بهێنرێت و ئەو کاتێک کە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر ڕوویدا ژمارەیەکی زۆر جوو کوژران و ژمارەیەکی زۆریش لە نەتەوەی جیاواز بە بارنتە گیران بار و دۆخەکە گۆڕا و ئیسرائیلیش وەڵامی دایەوە وەڵامی ئەم هێرشانی 7 ئۆکتۆبەری داوەتەوە لە 7 ئۆکتۆبەرە تاوەکو ئێستا 65 نزیکەی 65,000 کەس کوژراون کە زیاتر لە با بڵێن 20,000یان منداڵن و قوربانیشی لەلایەنی ئیسرائیلەوە لێ کەوتوتەوە. لە کۆتاییدا حکوومەتی بەریتانیا هاتە سەر و قەناعەتی کە بارودۆخەکە زۆر جیاوازە و گۆڕاوە دەبێت فشار بخرێتە سەر حکوومەتی ئیسرائیل بۆ ئەوەی ئەم شەڕە ڕاگرێت و دانان بە دەوڵەتی فەڵەستین ئەمە دەستپێکێکە هەنگاوی سەرەتایە بە ئاراستەی فشارخستنە سەر حکوومەتی ئیسرائیل بۆ ئەوەی ئەم کوشتەرە ڕاگرێت لە غەزە و وەک سزایەکە بەسەر ئیسرائیلدا دەسەپێنرێت و بە هەمان شێوە وەکەوەی کە سزا دەسەپێنرێت بەسەر رووسیا لە بەرامبەر داگیرکردنی ئۆکرانیا هاوشێوەی ئەوەیە کە دوایەوەی سەدام حوسێن کوێتی داگیر کرد سزای بەسەردا سەپێنرا و ئەم سزایانەی کە ئێستا ڕوودەدەن پێویستە گۆڕانکاریان بەدوادا بێت و ئەم کوشتارێکە ئێستا لە غەزە هەیە کۆتایی پێبێت بەهۆی ئەم سزایانەوە کە دەسەپێنێت بەسەر حکوومەتی ئیسرائیل. سەرۆک وەزیرانی بەریتانیا ستارمەر کارێکی کردووە کە دەیەوێت سەرۆک ترامپ دڵخۆش بکات بەڵام بەم کارێکە ئێستا کردوویەتی تەڕادەیەک تووڕێی دەکات. زۆر باش ئەمەشە بەشتێکی گرنگ کرد یعنی سە بەریتانیا و فەڕەنسا کەنەدا و ئوسترالیا دان بە دەوڵەتی فەڵەستینانێن بەڵام ئەمریکا دانی نەناوە
ئەمە چ کاریگەرێکی لەسەر بڕیاری بەریتانیا بێ یاخود کاردانەوەی ئەمریکا بەرامبەر ئەمە چۆنە بێ؟ کاردانەوەی ئەمریکا بە شێوەیەک دەبێت کە بە تەواوی پشتیوانی لە حکوومەتی ئیسرائیل دەکات لە کاتێکدا دانان بە دەوڵەتی فەڵەستین ڕەت دەکاتەوە. کاتێک کە ئێمە سەیری بارودۆخەکە دەکەن تەواوی جیهان پشتیوانی لە دانان بە دەوڵەتی سربەخۆی فەڵەستین دەکەن ئەو کاتە گۆڕانکاریەکی دیکە ڕوودەدات و ئەو کاتە ترامپیش دەگاتە ئەو قەناعەتێک کە نابێت با بڵێن پشت لە تەواوی جیهان بکات و بەردەوام بێت لە هاوکاریەکانی بۆ ئیسرائیل و بەلجیکا و پرتوگال و ئیسپانیا و کەنەدا و ئوسترالیا و تەواوی ئەم وڵاتانی کە ئێستا دان بە دەوڵەتی سربەخۆی فەڵەستین دەنێن ترامپیش ناتوانێت کە بەم شێوەیە پشت لە وڵاتانە بکات و لە ویستی ئەم وڵاتانە بکات و بەردەوام بێت لە هاوکاریەکانی بۆ ئیسرائیل. سەرۆک ترامپ دەیەوێت بڕیارێک بدات و ڕێککەوتنێک بکات پیاوی ڕێککەوتنەکانە نایەوێت کارێک بکات کە ڕێککەوتنەکانی بخاتە مەترسیە و ئەو سیاست و ئەجەندایی توی خۆی دایناوەتی بۆ ئاشتی بکەوێتە مەترسیەوە. لە غەزە ئەو کاتێکە ئەو پلانێکی داناوە پێشنیازێکی کردووە بۆ ئەوەی ئاگربەست ڕابگەێنرێت و هەروەها ناوەندی دابەشکردنی خۆراکی داناوە و هاوکاریەکانی بۆ ئیسرائیل بەردەوامە و ئەم پلانانەی کە کردوویەتی دەبێت هاوکاریەکان بۆ ئیسرائیل بەردەوام بێت. ئەمە سیاسەتی ترامپە. بەڕێز دکتۆر برایان بریڤاتی بەڕێوەبەری پرۆژەی بەریتانی فەڵەستینی لە لەندەنەوە لەگەڵ مامی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.